ئەمە لێرە پەیام بگەێنم بەو برا شۆفێرە ئەو برا شۆفێرانە ئەو خوشکە شۆفێرانە کە ئێمە ڕاستە لە ئێستا ئێوە پێویستان بە ئێمە نییە بڵێن ڕەوشی شەقامەکان هەتا بڵێ تۆزێک چۆڵی پێوە دیارە بۆ لەبەرەوەی لە ئێستا هەرچی دائیرە و داوام و دەستگا حکومەکانە بەگشتی ڕاگیراوە بە بۆ نێم کەرەنتینێشەوە هاتوچۆی ناوباسار خەڵکی زۆر کەمی کروێتەوە بەڵام ئەبێ ڕۆژێک شتان لەبیر بێت کە داوامەکرێتەوە هەر ئاوا ئاسایی نابێ ڕەوشەکە من ڕێزمێ بۆ ئەوانی کاڵێن ترافیکدانی خۆ ترافیکیش کاربندیوێ ئەوە نەبێت ترافیک بڵێ کاربندی ناسێمە بڵێن چەنەها گۆڕەپانمان هەیە ترافیکە بەڵام سیرەکەی دوو کاربندی لێ کاربندێکی لێ بۆ یعنی من ڕێزمێ زۆر خەڵک ترافیکەکانە تووشی ڕووداوە بێ مەرج نییە تۆی تر کە ترافیک بوو کاربندینە ئێمە ترافیکمانە یعنی بڵێن خۆ زۆرترین ڕووداوی تیا دروستە بێ بۆ لەبەرەوەی سوورە کابرا بە سورعەتی واسانێ دەرەچێت دەرناچێت تووشی ڕووداوە بێ لەوێ ئەمە ڕاستاڵێ ئێمە ترافیک دانین و کامێرە داین کامێرە ئەوە حل ناکە چی کارمەندی هاتوچۆ ناگرێتەوە لەسەر شەقامەکان منیش لەوە تێناگەم یعنی ئێستا هێزەکانی ئاسایشی ناوخۆ وازان بەس ئێمەین یعنی خەڵک وازان بەس مرور هێزی ئاسایشی ناوخۆیە وازان بەس مرور لە ساڵی سوێشی لێبراوە ئەوانی ژۆکو ئێمە بێموچەن ئێمە بە کەسیش ناڵین وەرن بە کەسیش ناڵین مێن ئێمە خۆمان لێراوە 21 ڕۆژە لێرەین هەر کەس مامۆسا هاتووە تێکەڵمان بۆ بە خێربێن هەر کەسێک شات ئێمە بە خێراتنمان کردووە بەڵام ئەوان کە خۆیان نایەن ئیتر خۆتۆ ناچی بێ لە دەرگا بڵێ وەرن با بایکۆتکەین وەرن داوام مەکەن ئەوان باکیان بە مامۆسا هەر نییە چارەکە مامۆسای داماوە 4 ساڵ لەسەر جادە بوون خۆ پیشاندانیان کرد مەکتەبیان ڕاگرت بۆ ماوەی 4 مانگ مەکتەب ڕاگیرە هەر هیچ نەهاتنە سەخت ئەوان باکیان بە مامۆسا نییە لە ئێستاش ئەوان بڵێن باکیان بە ئێمە نییە لە ئێستایە وەڵایی باکیان نییە جاگەر باکیان نەبێ ئێمەش باکمان نییە داوام ناکەین هەموو ڕۆژێ بەم شێوازە بە جلوبەرگی ئەسکەریوین لە پاڵاس گرتبوونەوەکەین من هیوادارم هەموو چین و توێژەکان ئەوانەی کە موچەخۆرن ملیۆنێک بەرەوسەر موچەخۆر هەیە بەڵام من تێناکەم بۆچی لەو ملیۆن بەرەوسەرە کە ئێستا کە ئەمە ئەبینرێ ئەگەر 100 کەسیش بێ ئەگەر 500 کەسیش بێ هەر زۆر کەمە لە چاوەیە یا ئەوان بندیوارن یا ئێمە بندیواری وەڵایی احتیمالەکە من دڵنیام هەر ئەگەر هەموو شعب بێتە سەر جادەش من دڵنیام هەر هەڵوێستیان نییە و نازانم باکیان بە خەڵک نییە ئەو کاتە باکیان بە خەڵکە کە داوای دەنگدانەکەن تێگەی 111 پەرلەمانە شتێکی وایە ئەیەن تەقە لە دەرگای خەڵکیان دەنگمان پێ بە ئەی باشە تۆ لەکوێی کواندا پەرلەمان کوا یەک کەس بۆ نایە قسەیە بکە بۆ خەڵکە بۆ کەسێک نایە پشتیوانی ئەو هەموو دەنگ دەرە بێت لەبەر چی ئەی بۆچی ڕۆژانی کە هاتی کاتی دەنگدان بوو وەرە دەنگمان پێ بە ئەی ئێستا بۆچی دەنگە نییە تێگەی یعنی بەڕاستی عیبە یعنی ئینسان شعوری بگاتەوە وەکو سوالکردن سوال بکات وەکو بۆ دەنگم پێ بە بەڵام ئێستا جوابی من نایتەوە وەڵای جوابمان نێنەوەمە ئیشمان ئێمە چی بکەین ئێمەش بایکۆتەکەین ئەبێت جواب بنەوە یعنی جواب نەدانەوە نییە لەبەرەوەی تۆ هێزێکی ئاسکەری هاتۆتە سەر جادە داوای مافی خۆیەکە داوای موچاکە کە ئیش بۆ تۆ کات ئەبێت تۆ حەقەکەی بدەیتێ ئەیتر جواب نەدانەوە چییە گەر تۆ جواب نادەیتەوە ئەی چییە کە ئیشت چییە